بەهۆی هەڵکشانی حاڵەتەکانی توند و تیژی خێزانی لە هەرێمی کوردستان، نەگونجانی یاساکە لەگەڵ بارودۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان، یاسای ژمارە 8 بەرەنگاربوونەوەی توند و تیژی خێزانی لە هەرێمی کوردستان هەموار دەکرێتەوە. بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی توند و تیژی دێژ بە ژنانش دەڵێت یاساکە کەم و کوڕی زۆری تێدایە و مافی گشتی تێدا پارێزراو نییە. کەم کورتیەکانی ئەم یاسایە کۆمەڵە کەم و کورتی مەسە بۆ نمونە حەقی عامی تێدانی ئەم یاسا مادەی پێنجی کە لێژنەی ئاشتەواییەکە لە دوای وەی کە ڕێو شوێنی یاسایی دەگرێتە بەر لە مەحاکم کێشەکەیان یعنی گەیشتۆتە بنەبەست کە چارەسەر نابی ئەو جا دەچێتە لێژنەکە. خاڵی سێم ئەوەیەکەی دەسەڵاتێکی نەدایتە ئەم بەڕێوەبەرایەتیانە یعنی و کورتمان لە بەرەوەی حەقی عامی تێدانیە. ئەنجومەنی باڵای کاروباری خانمان بە هەمان شێوە تێبینی زۆریان لەسەر یاساکە هەیە و داوای هەموارکردنەوەی دەکەن. ئەمینداری ئەنجومەنی باڵای کاروباری خانمان دەڵێت لە ئێستادا هۆکاری زۆربەی گرفت و توندتیژەکان سۆشیال میدیایە، بەڵام لە یاساگەدا جێگەی نەکراوەتەوە و پێویستە بەشێکی تایبەت بکرێت بۆ ئەو مەبەستە. هۆکاری دووەم کە زۆر گرنگە ئەوەیە کە جەنابتان ئەزانستە مەسەلەی سوشال میدیا بەداخەوە لایەنە نەرێنیەکەی زۆر زاڵە لەسەرەوەی کێشەکانی زیاتر کردیە، کوشتن، تحرش، هەراسمنت یاخود توند و تیژی زیاتر لێکەوی ئەگەر کوشتنیش نەبێ بەس بە شێوازێکی تر و هەتا ڕێژەی خۆکوشتن کەواتە پێویست بەوە کاتن کە ئەو یاسای ئابدەت بکرێت و جارێکتر هەموار بکرێت. یاسای بەرەنگاربوونەوەی توند و تیژی خێزانی لە هەرێمی کوردستان لە ساڵی 2011 لە پەرلەمانی کوردستان پەسەند کراوە کە لە دەمادە پێک دێت، بەڵام یاساکە و کوچالەکوانان و ڕێکخراوەکانی ژنان ئاماژەی بۆ دەکەن کەم و کوڕی زۆری تێدایە و پێویستی بە هەموارکردنەوەی بەپەلە هەیە. سیروان حوسێن، کوردستان نیوز، هەولێر.